سێ دەیە ئەو پیاوە لەم شوێنە کاری بۆ یاخچێتی دەکات. چۆتە تەمەنەوە و بە سیمای دیارە ڕۆژگاری سەخت کاریگەری زۆری بەسەریەوە هەبووە. ئەو دەڵێت ئەوەی چاوەڕوانمان لە پرۆسەی ئازادی دەکرد ڕووی نەدا، بە پێچەوانەوە هێندەی دیکە باری سەر شانمان گرانتر بووە. لا والله ماكو تغيير، أي تغيير ما عندنا. پرۆسەی ئازادی هیچی نەگۆڕی. ڕەوشی ژیانمان لە خراپ بۆ خراپتر چووە. من تەمەنم 59 ساڵە و 10 سەرخێزانم تەنها 200,000 چاودێری کۆمەڵاتیمان پێدەدرێت و کرێچیشم و ئەوەی چاوەڕێمان دەکرد لە نەمانی سەدام بەدی نەهات. للسحب المطيهن. هاتمە بازاری عەلاوی بەغداد. ویستم بزانم خەڵک زۆربەیان هەر ئەو بۆچوونیان هەیە یانیش کەسانێک هەن کە پرۆسەی ئازادی بووە بەخێر بۆیان. من لە ڕابردوو هەژار بووم و ئێستا زۆر خراپترم و کرێچیم هیچ موچەیەکمان نییە تەنها لە پاش پرۆسەی ئازادی ئەوەی گۆڕاوە کە دەتوانین بە ئازادی قسە بکەین. جاران نەمان دەتوانی قسە بکەین ئەگەرنا ژیان زۆر خراپتر بووە. ناوەڵا دادپەروەری نییە، یەکسانی نییە، هەر کەس بۆ خۆیەتی. يعني حق ماكو ذا مو ذاك الحق يعني. لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ 9 نیسانی ساڵی 2003 هێزەکانی هاوپەیمانی بە سەرۆکایەتی ئەمریکا کۆتایی بەدەسەڵاتی ڕژێمی باسییان هێنا و قۆناغێکی نوێ بۆ عێراق هاتەکایەوە. دوای 35 ساڵ لە حکمڕانی دوجار لەم شوێنەوە پەیکەری سەدام حوسێن ڕوخێنرا. لەو ساتەوە خەڵک لە چاوەڕوانی ڕۆژانێکی خۆشگوزەران و ئاسایش و ئازادی و ئاوەدانکردنەوە بوون. کەچی دوای 20 ساڵ لە نەمانی ئەو دەسەڵاتە هێشتا خەڵک بەو ئاواتەوەن. بێستون سەلام. کورسات نیوز بەغدا.